تەنها یەک پەیوەندی تەلەفۆنی بەسە بۆ ئەوەی لە هاوڵاتیەکی ئاساییەوە ببیتە تۆمەتبارێکی سەرەکی. پۆلیسی سلێمانی هۆشداری تون دەداتە هاوڵاتیان کە موبایلەکانیان نەدەنە دەست کەسانی نەناسراو. هاوڵاتیەک دەڵێت پێشتر لە پێناو مرۆڤاتی موبایلەکەم دەدا بە کەسە نامۆکان، بەڵام ئێستا زانیم کە ڕەنگە بۆ تاوان بەکاربێت چیتر ئەو سەرکێشیە ئەنجام نادەم. هەیە یەکێکە چێتە دەرەوانێ ینی سوفاڵێ تەلەفۆن بۆ فلان کەس دەکەم وەحدەم پێنیە یا موبایلەکەم بێت چووەیە هەر چۆتە دەرەوانێ لەو حاڵەتانەیە ئەڵێ بە ینی بێتەوە بۆ ئێرە یا ناونیشانی ئێرەی پێبەم بۆی بێت بە دوامە زیاتر تووشیەوە نابین وەڵا بنمونە تاوانێکی پێ ئەنجامدا دوای ڕوبەڕووی یاسا نەخێت دیتۆ لۆچێت تاوانێ شتێ ببێت بە بۆنی ئەو تەلەفۆنەوە ڕاستی مشکیلەیە دوای من بە پرسیارەوەم ڕاستیلەوە. پارێزەران ئاماژە بە مەترسیە یاساییەکان دەکەن و دەڵێن دۆسیی یاسایی لە دادگا هەیە، خاوەن مۆبایلەکە بێ ئاگا بووە، بەڵام بەهۆی ئەوەی مۆبایلەکەی لەلایەن کەسێکی دیکەوە لە تاواندا بەکارهێنراوە کەسەکە ڕوبەڕووی گرتن و سزای یاسایی بۆتەوە. بە دڵنیاییەوە ڕۆژانە ئەوانە ئەبینی لە دادگاکانە کەیسمان لابووە کابرا لە بنەڕەتیشا هیچ تاوانێکی نەبووە، تەنها ئەوە خاوەنی مۆبایلەکە بووە، مۆبایلەکە بە ناویەوە بوو وەلەو کاتێک ئەو کاری پێکراوە ئەم مۆبایلە ئەم خاوەنی بوو لە ژێر دەستی ئەما بووە، بەڵام لەلایەن کەسێکی کەوە هاوڕێیشەوە یاخود خەڵکێکی نەناسراوە وەکو پیاوەتی یاوێتێ بەکاری بێنێ بۆ تەلەفۆنێک بەڵام نامی پێنرێنراوە بەڵام تەلەفۆنی خراپی پێکراوە بۆیە ئەو کەسەی کە بەرامبەر کەسی بەرامبەری سکاڵای کردووە بۆ یاسا و دادگا ڕێگاری یاسایی ئەوەیە کەم کەسەی خاوەنی مۆبایلەکەی بانگەکرێەوە بە ناوی چێ و چێ بەکارهێناوە تا یەکلابوونەوەی ئەمانە وەک ئەڵێ تاوەکو هینی قەواڵی خۆی خوێنرێتەوانێ تووشی کۆمەڵە گرفت و ناڕەحەتی یاسایی ئەبێ و زۆر جاریش هەبوو دەستگیر کراوە و چەند ڕۆژێکیش لە ڕاگیرایی و سزناماوەتەوە وەجار هەبوو نەیتوانیوە پێچەوانەکەی بسەلمێنە کە ئەم نەبوو ئەم کارەی کردووە هەندێک دادگا هەبوو حاڵەتمان هەبووە سزاشی داوە بە جۆرە لە جۆرەکان. ئەگەر نەریتی کوردەواری هاندەری سەرەکی چاکەکردن و بەدەمەوەچوونی خەڵک بوو بێت ئێستا و لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیادا پێوەرەکان گۆڕاون، یارمەتیدانی کەسانی نەناسرا و بۆ چەند چرکە ساتێک دەکرێت باجەکەی ساڵانێکی تەمەنت بێت. پۆلیسیش دەڵێت هۆشیار بن، یاساش چاپۆشی لەبێ ئاگایی ناکات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.